والله خانی کری بەدەست ناکەوی لێرە خانی هەرزۆنتر نییە هەر خانی سەرکاری تەش لێرە بەدەست ناکەوی بەخوای. ئێستا دەستکەوتنی خانووی کرێش بووە بە نۆرە دەبێت ناوی خۆت تۆمار بکەیت سەرەی بۆ بگریت تا خانوویەکە دەست بکەوێت. ئەمە یەکێکە لە کێشەکانی هاوڵاتیان لە هەردوو ئیدارەی سۆران و ڕاپەڕین. پەیام نێرانمان لەو سنوورە سەرهەد عەبدوڵڵا و جوتیار ڕەسوڵ بە دواداچوونیان بۆ ئەم بابەتە کردووە لە سنووری کاری خۆیان. هاوڵاتیان و نووسینگەکانی خانوبەرە دەڵێن دەستنەکەوتنی خانووی کرێ بۆ بەشێک لە هاوڵاتیانی ناوچەکە لە ئێسادا کێشەیەکی گەورەیە بە تایبەتی لە ناو چینی گەنجان. خانی دروست بکرێن ڕێ بدەن خەڵک خانی بۆ خۆی دروستکە سابکە ئەو گرفتە چارەسەرەوی. ئەو گەڕەکانەی کە دابش کراون تا ئێستا خزمەتگوزاریان پێ نەگەشتووە خەڵک بتوانێت خانوو دروستکات و لە کۆڵ ئەوەی ببێتەوە کە بێتە کرێچی. لەبارەی هۆکارەکانەوە شارەزایانی ئەو بوارە دەڵێن هۆکار زۆرن بە حکمەوەی ئێستا هەردوو ئیدارەکە دوو زانکۆی گەورەیان لێ یەکێکیان زانکۆی سۆران و ئەوی دیکەشیان زانکۆی ڕاپەڕین. لە وەرزەکانی خوێندندا ژمارەیەکی زۆر قوتابی و مامۆستا ڕووی تێدەکەن. هەر لەبەر ئەوەش بەشێکی زۆر لە خەڵکی دەوروبەری ئەوێ ماڵیان دەهێنە سۆران و ڕانیە تا منداڵەکانیان بخوێنن بە ڕێکوپێکی. هەروەها گەشەی دانیشتوانیش نەک لە سۆران و ڕانیە بەڵکو لە هەموو ناوچەکان وای کردووە شارەکان زۆر فراوان بن کاتێکیش شارێک دەبێتە سەنتەری کارگێڕی دەڤەرێکی گەورە ئیتر لە ڕووی بازرگانی و تەندروستیەوە دەبێتە چەقی کۆبوونەوەی خەڵک و هاوڵاتیانیش بۆ هەلی کار و خزمەتگوزاری باشتر بە مەجبوری ڕووی تێدا. کەم خاڵی ئەوەیە بە شەرکیم پاشی خانی نەدا یعنی ئەوەی هەیەی موچەکەیە ناتوانێت کرێەکەی دامین تقریبان 5-6 کەس دێن ڕۆژانە داوای کرێ دەکەنە. جابەڕزان خۆی بازار وایە کاتێکیش خواست زیاد دەبێت نرخیش بەرز دەبێتەوە. لە سۆران و ڕانیەش بە هەمان جۆرە عقاراتەکانی ئەوێ باسی دوو خاڵی دیکەش دەکەن. یەکێکیان کرێچی پابەندی پێدانی کرێی مانگانە نابێت. خەڵک ناوێرە خانوەکانیان بەکرێ بدا. هەروەها ئەو خەڵکەی ناوچەکە کە لە دەرەوەی وڵات دەژین بەشێکی زۆریانەڵەیە خانوویان کڕیوە بەڵام بەکری نایە. کەی هاتنەوە لە پشوەکاندا بۆیە پەرت و بڵاو نەبن و نەچنە ماڵی ئەو لە خانۆکەی خۆیان مێنێتەوە. کە خەڵکی دەرەوەی وڵات دەستی کردەوە بە مڵکڕین لە شاری ڕانێکە خواستی زۆر لەسرە لە وەک دڵن لە دەور دراوە بە شاخ و وەک دڵێن. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە کابینەی نوێمی حکوومەت یارێمی کوردستان پێشتر چەند هەنگاوێکی گرتۆتە بەر. لەوانە گرنگیدان بە گوندەکان و کەرتی کشت و کاڵ تاوەکو خەڵک ناچار نەبن کۆچ بکەن بۆ شارەکان. هەروەها دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەران کە ئێستا وا جێبەجێ دەکرێت. بەڵام بوونی ناوچەی گەشتیاری ژوای کردووە خەڵکێکی زۆر ڕوو لەو ناوچانە بکەن. یعنی وەڵی گەنج ساعتیە بە قۆران گۆتیتی ئافرۆشم ئەگەخانی هەبوو بە دەوری هەفتازاری مەمنونتم. دۆخی ئابووری و هەڵکەوتەی جوگرافی و گرانبوونی کەرەستەی بیناسازی و کەمی پرۆژەی نیشتەجێبوونی شوقا لەو ناوچانە هۆکاری سەرچین بۆ بەردەوامی ئەم کێشەیە. بەڵام خەڵکی کەم دەرامەت و ئەو گەنجانی نیازی هاوسەرگیریان هەیە خەمی گەورەی ئێستایان گرانی یان نەبوونی خانووی کرێیە. داوا لە بەرپرسانەکەن هەرچیەکیان کردووە چارەسەرێکی ئەم کێشەیان بۆ بکەن.